سەرباری پێگەێنانی چەندین لیژنە بۆ چارەسەرکردنی کەرتەکانی تەندروستی هەڵەبجە، بەڵام تاکو ئێستا کێشەکان بە تەواوی چارەسەر نەکراون و نەخۆشخانەکانی هەڵەبجە بە نەخۆشخانەی فریاکەوتنیشەوە دکتۆری لێ نییە. هاوڵاتیانیش دەڵێن کەرتی تەندروستی ڕۆژانە بەرەو وێرانی دەڕوات. هەڵەبجەیەکان خەونی بە پارێزگابوونی شارەکەیان بۆ بەرەو پێشچوونی سەرجەم بوارەکانی ناوچەکە بوو، بەڵام دوای 3 ساڵ لە بەپارێزگابوونی خراپی کەرتی تەندروستی زیاتر هاوڵاتیانی نیگەران کردووە. زیاتر لە 20 ڕۆژە نەخۆشخانەکانی هەڵەبجە بێ دکتۆرن و هاوڵاتیانیش ناچارن بۆ وەرگرتنی چارەسەر ڕووبکەنە نەخۆشخانەکانی سلێمانی. یاریدەدەری بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ڕایگەیاند نەبوونی دکتۆری مقیم کێشەی بۆ نەخۆشخانەکانی فریاکەوتن دروست کردووە، چونکە ئەوانیش مانیان گرتو و کێشەکەش سەرتاسەریە. ئەو کێشەیە کە جەنابەت باسیەکەی بەس کێشەی نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجەیە، ئەویش کێشەی مقیمەکانمانە و مقیمانێک کە لە مانگی 3 دامەزانیان ڕسمی بۆ کراوە. نەبوونی دکتۆریش بەداخەوە بۆ خۆی کێشەیەکە، کێشەیەکی ئێمەژەوەیە کە ناڕۆشنبیری تەندروستیمان تۆزێ لاوازە. ئەمە ژوای کردووە کە ئەو کێشەمان بە دروستکار لە هەڵەبجەی شەیدا. بۆ نمونەت ئەو حاڵتانەیە کە کتوپڕ نیە و حاڵتانەیە کە هی فریاکەوتن نییە، کێشەمان لەوایە ئێمە پیانەوتە حاڵتی کۆڵکەیس، حاڵتی سارد، ڕوو نەخۆشخانەی فریاکەوتنەکەن. بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە لەبارەی کاردانەوەکان بەرامبەر نەبوونی دکتۆر لە نەخۆشخانەکان ڕوونکردنەوەی بڵاو کردەوە و دەڵێت کێشەکە بۆی دکتۆری مقیم دەوریەوەیە کە داوای هەڵوەشاندنەوەی میلاکەکانیان دەکەن. هاوڵاتیانی هەڵەبجەش ڕۆژانە سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە دەکەن و بەهۆی نەبوونی دکتۆرەوە بێ چارەسەر دەگەڕێنەوە. بەپێی بە دوواداچوونەکانی پەیامیش لە بەشێکی زۆری نەخۆشخانەکانی هەڵەبجە دکتۆر نییە. تۆ فریاکەوتنێکی یانی کتوپڕگە هەبێت تۆ پەنا بۆ ئێرەیەنی پەنا بۆ کوێ بێ؟ ئێجا ئەوە ئەگەر منتەزم نەبێ و ڕێک و پێک نەبێ تەندروستی چی؟ یەک دکتۆری لێ نەبوو. ئێستا ئێمە هاتین ئەم بەیانیە حاڵێکی کتوپڕمان هەبوو، هاتین کەچی دکتۆری لێ نەبوو. کابراک نازانم بەخۆ نازانم فەڕاش بوو، نازانم چی بوو، من هەر نەمناسی خۆ ئەو سکانە لاشتی بۆ داینای. ماوەی ساڵێکە هاوڵاتیەکی هەڵەبجە کە هاوکات چالاکوانی کۆمەڵی مەدەنیشە بەهۆی خراپی و وێرانی کەرتی تەندروستی و کێشەکانی نەبوونی دکتۆر و خزمەتگوزاریە تەندروستیەکان لە دادگای بەرایی هەڵەبجە سکاڵای لەسەر وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە تۆمار کردووە، بەڵام دوای 1 ساڵ دادگا کەیسەکەی نەجوڵاندووە. نزیکەی ساڵێکە بێ لەبەر خراپی کردی تەندروستی پارێزگای هەڵەبجە. ئیسە پارێزگاکەیش ینی وەمە لات و نەڵین پارێزگا هەڵەبجە ئێمە من سکاڵام تۆمار کرد لەسەرەوەی کە مناڵەکەم لە تەواوی هەڵەبجە خەریب و ینی بمرێ، بەڵام بەداخەوە تا ئێستا کەیسەکەم لە دادگای هەڵەبجێ و بە هەڵواسرایی ماوەتەوە و هیچ ئیجراتێ نەکراوە. خراپی کەرتی تەندروستی لە ڕابردوودا چەندین جار بووەتەوەی دروستبوونی ناڕەزایی هاوڵاتیان و کارمەندانی تەندروستی. بە شێوەیەک وەزیری تەندروستی ڕاستەوخۆ چەند جارێک سەردانی هەڵەبجەی کرد، بەڵام بەپێی وتەی هاوڵاتیان و کارمەندانی تەندروستی بەڵێنەکانی وەزیر تەنها زارەکی بوون و بەشێکی کەمی نەبێت کێشەکان وەک خۆیان ماونەتەوە. بەم شێوەیی ئێستاش کێشەکانی تەندروستی ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەڵەبجە بەرەو قوڵبوونەوە و وێرانی دەڕوات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.